ئیسرائیل بە فەرمی کوژرانی سەفیەدینی پشتڕاست کردەوە. گومان لە کوژرانی نەما و هەموو شت ئاشکرا بوو. سوپای ئیسرائیل دڵنیایی لە کوژرانی هاشم سەفیەدین و هاوڕێکانیدا کە ئەوە چاوەڕوان دەکرا ببێتە شوێنگرەوەی ئەمینداری پێشوو بۆ لەمە و دووە سەرکردایەتی ئەو حیزبە بکات. ئاژانسەکان دەڵێن هێشتا حیزبڵڵا شۆکی کوشتنی ئەمیندارەکەی بەری نەداوە. ئیسرائیل لە هاشم سەفیەدینیشی کردا ئامانج کە بە گرنگترین سەرکردەی حیزبڵڵا و بە سێبەری حەسەن نەسڕوڵڵا دادەنرا. بە پێیەوانەی لە نزیکەوە ناسیویانە سەفیەدین لە توندڕەویدا لە نەسڕوڵڵا توندتر بووە، بەڵام سەفیەدین پورزەی نەسڕوڵڵا و خەزووری کچەکەی قاسم سولەیمانیش بوو. سەفیەدین لە زۆر ڕووەوە هاوشێوەی حەسەن نەسڕوڵڵا بووە، لە سەر و ڕوخسار و ڕیشدا لە دەرکەوتن و شێوازی قسەکردنیشیدا هەر لەو چووە. دەگوترێت لە ساڵی 1994ەوە ئامادەکراوە بۆ وەرگرتنی سەرکردایەتی ئەو حیزبە، کاتێک بە فەرمانی عەلی خامنەیی ڕابەری کۆماری ئیسلامی ئێران لە شاری قومەوە گەڕاوەتەوە بۆ لوبنان و سەرۆکایەتی شۆرای جێبەجێکردنی حیزبوڵڵای پێسپێردراوە. هەروەها سەرپەرشتی دارایی و ئیداری حیزبوڵڵای کردووە و کاراکتەرێکی سەرەکی داڕشتنی سیاسەتی حیزبوڵڵا و دیاریکردنی پێکهاتەی کارگێڕی و ڕێکخستن و چالاکیەکانی ڕۆژانەی ئەو حیزبە بووە. هاوکات سەفیەدین هاوشێوەی قاسم سلێمانی فەرماندەیەکی مەیدانی و ئەمنی بووە. سەفیەدین لە ناو حیزبوڵڵادا پێگەیەکی زۆر بەهێزی هەبووە بە حوکمی پەیوەندی نزیکی لەگەڵ سەرکردە باڵەکانی ئێران کە لە حەوزەی قوم خوێندوویەتی و باوەڕی با ویلایەتی فەقێ هەبوو. ڕەزای کوڕیشی هاوسەرگیری لەگەڵ زەینەبی کچی قاسم سولەیمانی فەرماندەی پێشووی فەیلقی قودسی سوپای پاسداران کردبوو کە لە ساڵی 2020دا لەلایەن ئەمریکاوە کوژرا. ئەمریکیەکان لە مانگی ئایاری 2017ەوە ناوی هاشم سەفیەدینیان خستبووە لیستی تیرۆرەوە. بەو پێیەی بەرپرسیارە لە سەرپەرشتیکردنی چالاکیە جیهادی، سیاسی، کۆمەڵایەتی، ڕۆشنبیری و پەروەردەییەکانی حیزبوڵڵا و وەک سەرۆکی شۆرای جێبەجێکردن کە لە 7 ئەندام پێک دێن حیزبوڵڵا بەڕێوە دەبن. سەفیەدین 2 ساڵ دوایەوەی نەسڕوڵڵا لە ساڵی 1992دا پۆستی ئەمینداری گشتی گرتە دەست دوای کوژرانی عەباس موسەوی لەلایەن ئیسرائیلەوە لە شاری قومەوە بۆ بەیروت بانگهێشت کرا تا ببێتە هاوکاری نەسڕوڵڵا. لە ساڵی 1994دا حەسەن نەسڕوڵڵا سەفیەدینی کردە بەرپرسی حیزبوڵڵا لە بەیروت و لە ساڵی 1995 پۆستی سەرۆکایەتی ئەنجومەنی جیهادی پێسپار کە بەرپرسە لە چالاکیە سەربازیەکانی حیزبوڵڵا و وەک ئەندامی شۆرای جێبەجێکردن دەستی بەکارەکانی کرد. لە ساڵی 1998 پلەی بەرز کرایەوە و بووە بەرپرسی شۆرای جێبەجێکردن و بە کەسی دووەمی حیزبوڵڵا دادەنرا. ئەو پیاوە بۆ ماوەی 3 دەیە کۆنتڕۆڵی هەموو دۆسیە هەستیارەکانی ڕۆژانەی حیزبوڵڵای دەکرد لە بەڕێوەبردننی دامەزراوەکانی حیزبەوە تا کاری ڕێکخراوەیی و بەڕێوەبردننی پرۆژە و وەبەرهێنانەکانی لە ناوخۆ و دەرەوە کە بە چەندین ملیار دۆلار مەزەندە دەکرێت. سەرچاوە لوبنانیەکانەوە ڕوون دەکەنەوە کە زانیاری زۆر لەسەر سەفیەدین بەردەست نییە. بەو پێی ئەم پیاوە بۆ ماوەیەکی زۆر لە ڕێوشوێنێکی ئەمنی توندە ژیانی بەسەر بردووە و کەسێکی نزیک بووە لە عیماد موغنیە کە سەرکردەیەکی ئەمنی حیزبوڵڵا بووە و لە هەلومەرجێکی نادیاردا لە دیمەشق کوژرا. دوای کوشتنی حەسەن نەسڕوڵڵا کوشتنی سەفیەدین بە کاریگەرترین گورزی ئیسرائیل لە حیزبوڵڵای لوبنان و هاوپەیمانەکانی ئێران دادەنرێت لە ناوچەکە و پێدەچێت ئیدی حیزبەکە لە پەلەقاژەی تەواو دابێت. بەو پێیەی ئەوانەی دەیان ساڵە ڕێبەرن و ئامادە دەکران بۆ سەرکردایەتی هەموویان بوون بە نێچیری موشەکەکانی ئیسرائیل.